بە مەبەستی دەستپێکردنی گفتوگۆکان بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق، نووری مالیکی هەمەیەک ئاراستەی و قوارە سیاسیان دەکات کە لە هەڵبژاردننی 30 نیسانی پەرلەمانی عێراقدا سەرکەوتنیان بەدەستهێناوە. ئاژانسەکانی هەواڵ بڵاویان کردەوە. نووری مالیکی سەرۆکی لیستی دەوڵەتی یاسا لەو نامەیەدا کە ئاراستەی قوارە سیاسی عێراقی و کوردستانیەکانی کردووە، وردەکاری بۆ چوونەکانی لیستەکەی خستۆتە ڕوو بۆ پێکهێنانی حکوومەتی زۆرینەی سیاسی لە عێراق و بانگەشەی قوارەکانی کردووە بۆ دەستپێکردنی دانوستانەکان لەبارەی پێکهێنانی حکوومەتی ئایندی عێراقەوە. ئەگەرچی تا ئێستا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی ڕانەگەیاندووە، بەڵام ئەنجام بەرایەکان ئەوە دەخەنە ڕوو کە لیستی دەوڵەتی یاسا براوی یەکەمی هەڵبژاردنەکەی و سەرۆکی دەوڵەتی یاساش بەوە لێک دەدێتەوە کە مالیکی سوورە لەسەر وەرگرتنی ویلایەتی سێم و دەوێت بۆ جارێکی دیکەش بێتەوە بە سەرۆک وەزیرانی عێراق. مالیکی نامەکەیدا کە ئاراستەی هەموو لایەنە عێراقیەکانی کردووە، ئەو هۆکارانەی خستۆتە ڕوو کە وای لە لیستی دەوڵەتی یاسا کردووە کە هەوڵی دامەزانی حکوومەتی زۆرینەی سیاسی بکاتەوە. ئەم هەوڵدانەی مالیکی بۆ دەستهێنانی ویلایەتی سێم چەند بربەستێکی لە بەردەمدایە کە گرنگترینیان بربەستی ناکۆچی ناوخۆی شیعەکان و کورد و سوننەکانی عێراقا کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لەگەڵ مالیکیدا لە کێشەدا بوون. دوای ئەوەی مالیکی لەوە دڵنیابەوە کە لەلایەن کوتلەکانی دیکەی شیعەوە بربەستێکی ئەوتۆ نایەتە بەردەمی و دەتوانێت ڕازیان بکات، بە تایبەت کە هیچ کام لە قوارەکانی دیکەی شیعەکان نەیانتوانین چێبڕچێژی تون لەگەڵ دەوڵەتی یاسادا بکەن، پێدەچێت لە هەوڵی ڕەزامەندی قوارە کوردیەکان و سوننەکاندا بێت. هەر بۆیە نووری مالیکی لە نامەکەیدا کە ئاراستەی لایەنەکانی کردووە ئاماژەی بەوە داوە کە لیستەکەی بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق هیچ هێڵێکی سووری نییە و تاکیدیش لەوە دەکاتەوە کە حکوومەتی زۆرینەی سیاسی ئەوە ناگەیەنێت کە مافی پێکاتەکانی عێراق لەم حکوومەتەدا لەبەرچاو نەگیرێت.